بەڵێ پشتی 7 ئۆکتۆبەرێ دروستبوون و ئالۆزیێن لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست و ئێرشا چەکدارên فەڵەستینێ بۆ سەر ئەسرائیلێ ئیتر دروستبوونا مقاومەیە ئیسلامی لە عێراقێ بە سەدان ئێرش لەسەر بەرژەوەندیên ئەمریکا لە عێراق و سووریە هاتینێکردن دە هەمان دەمدا ئەمریکا ژی جار بجار بەرسڤە وان ئێرشان دەدەتن دناوە هەم سووریەیە هەم ژی خاکە عێراقێدا دەدەتن لێ داوی ئێرش دوشەv بوو کو ئێرشەکە جارێک بڕ بوو بۆ ئەمریکا بایدن بخۆ گوتیشی نوێ بوو حتمەن گوتیمە ڕۆژێکا سەخت دژوار دە ڕۆژهەڵاتە ناوەڕاست دەرباز کردە و دێمە بەرسڤەکە تونجی هەبیتن ji بۆ vê êrişê û beriya çendekî min mêvaneke bû ama ji vêyekê kir ku bersıva Amerîka di nava xaka Iraqê da dibîtin û Amerîka xwe parastiye ji êrişkirin bۆ ser İranê. هێرشی گروپە چەکدارەکان بۆ سەر بنکەکانی و بارگاکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کارداناوەکانی ئەمریکا گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دکتۆر ساشا تۆپراک جێگیری سەرۆکی جێبەجێکاری تۆڕی سەرکردایەتی ترانس ئەتلانتیک لە واشنگتن لەگەڵماندا دکتۆر سڵاوتان لەبێ. دکتۆر شەو باش و بخێراتیش بۆ کوردستان 24 ئەمریکا دەبێژیتن دێ بەرسڤەکە توندمە هەبیتن ji بۆ êrişa دوشەv ya li ser بنگەها مە هاتیەکردن ئەمریکا بریندار کریە یعنی تەخیربوون یان پاشکەتنە بەرسڤە ئەمریکا جihê pirsyarî نییە. من پێم وان نییە پرسیارەکە لەبارەی ئەمەیە بەڵکو ئیدارەی بایدن ئێستا بە دوای ئەگەری ئەوەدا دەگەڕێت کە ئامانجەکانی و بە هەستارێکی زۆرەوە مامەڵە لەگەڵ بابەلە دەکات بە تایبەتی کە هەڵبژاردن لە پێشیانە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە دوای هێرشەکانی 7 ئۆکتۆبرەوە و هێرشەکەی حەماس و هێرشە تیرۆریستەکەی بۆ سەر ئیسرائیل بارودۆخی تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری بەسەردا هاتووە و چۆتە قۆناغی گۆڕانکاریەوە. من پێم وایە ئیدارەی ئێستای جۆ بایدن هەوڵی ئەوە دەدات کە ململانەکان کەم بکاتەوە و ڕێگری لە پەرەسەندەکان بگرێت و دەیەوێت وەڵامێکی وا پەیامێکی وا بە ئێران بگەنێت کە بتوانێت گروپەکانی سەر بە ئێران لە خۆی بگرێت لە هەمان کاتدا نایەوێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ هێرش بکاتە سەر ئێران ئەمەش بەهۆی ئەوەی کە نایەوێت ململانەیەکە فراوان ببێ و حیزبوڵاش لەولا هێرش بکاتە سەر ئیسرائیل و حوسەکانش ململانەکان فراوان بکەن. بۆیە من لەمەوە پێم وایە کە ئەمە سیاسەتێکی ئاقلانەیە لەم ساتەدا ئێمە ناتوانین بزانین ئایا بایدن حاڵا بکات لە ساتێکی وەهادا بەوەی کە ڕێگە بەگۆڕینەوەی دیلەکان بدات و ئەو تەمویلەی کە پێشتر بۆ ئێران کراوە بەو شێوازە بەخود بە هەڵەت تێگەیەندراوە ببێتە هۆکاری ئەوەی کە ڕژێمی ئێران ئازاد ببێت و توانای ئەوەی هەبێت کە سەرچاوی دیکە بگرێتە دەست و سوود لە سەرچاوی دیکە وەربگرێت و پارەداری حیزبوڵڵا و حوسیەکان بکات و تەواوی گروپەکان دیکەی ناوچەکە. بەڵێ دکتۆر کەواتە توانین بڵێن ئەمریکا نایەوێت شتێک بکات کە گروپە چەکدارەکان خوازیاری ڕوودانین خوازیاری تەشەنەکردنی هێرشەکەن ئەمریکا نایەوێت ئەم خواستی ئەوان بەدی بێت. من پێم وایە لەم قۆناغی ئێستادا پێویستە ئێمە تێبینی ئەوە بکەین کە ڕوودەدات ئایا چی ڕوودەدات لە ئیسرائیل بارودۆخی ئیسرائیل بەرەو شوێ دەچێت تا ئیسرائیل سەرکەوتوو بێت لە وێرانکردنی حەماس و نزیکەی 130 تونێلەکانی حەماس لە ژێر غەزەدا و تەواوی ئەم بابەتانەی پەیوەستن بەو شەڕەوە و ئەوەی پەیوەستن بە ڕێکخراوە تیرۆریستەکان و هەڕەشەکانی بۆ سەر ئۆنروا لەوێ لە غەزە. ئێستا ئێمە خەریکە ئەو سەروسیمایە بەدی دەکەین کە لەو ناوچەیە دەگوزارێ و ئەو کۆبوونەوەکانی G7 لەلایەکی دیکە بۆ تەمویلکردنی UN و پارەدارکردنی ئەو هێرشانەی کراونەتە سەر ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ سەر بنکەکانیان. من لەمڕۆ پێم وایە ئێستا تەرکیزەکە لەسەر ئەوەیە کە ئۆپەراسیۆنی غەزە ببێتە قۆناغی دیکە و ئاسایش و سەقامگیری بۆ ئیسرائیل دابین بکرێت و حەماس لە ناو ببرێت. ئەمە سیاسەتێکی
سیاسەتی کە جێبەجێ دەکرێت لە فەڵەستین بۆ ئەوەی لەوێ بەو شێوازەی خۆیان کە پێشتر بەرنامەیان بۆ داناوە جێبەجێ بکرێت. ئەمە بڕیارێکی دەبێت کە لەوانەیە زۆر لایەن پێشوازی لێ نەکەن. ئەمە سیاسەتی ئێستای ئەمریکا، وەڵامەکانی ئەمریکاش وە لەلایەن کۆماریەکان و دیموکراتەکان ئێستا داوایان کردووە کە وەڵامێکی توندی هێرشەکانی سەرهێزەکانیان بدەنەوە، وەڵامی ئێران بدەنەوە. بەڵام من پێم وانە ئەمە ڕوو بدات، چونکە نیگەرانیەک هەیە، نیگەرانیەشی عاقلانە لەوەی کە ئێران بۆ ئەو هێرش ئەو درۆنانەی کە کراونەتە سەریان بە هێرشی درۆنی. دکتۆر ساشا زۆر باشە. دکتۆر تەگوت و ئەوە ئەمریکا نەها لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست دکەتن سیاسەتەکە عاقلانەیە جێبەجێ دیکە لێ بەشێک ژێ شڕڤەکارێن سیاسی دەبێژن و لاوازیە ئەمریکایە لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست و دە هەمان دەمدا بەهێزکردنا ئیرانەیە لە هەمبەرڤەیەکێک و بەرسڤەکە نەک وەک پیوست یا ئەمریکا لە ڕۆژهەڵاتە ناوەڕاستی دیتن. ینی خەڵک یانبژن چاودێرین سیاسیان جیهان چاوەڕێیەکە مەزنتر ژە ئەمریکایە دیکەن. بەڵێ من بڕوام وایە وەڵامەکانی ئەمریکا بە شێوازێک دەبن کە تون دەبن. پەیامەکە زۆر بە بەهێزی دەنێدرێت بۆ ئێران. لە هەمان کاتدا من باوەڕم بەوەیە کە ناردنی ئەو پەیامە پێویستە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بێت لەلایەن ئیدارەی بایدنەوە. بەڵام ئەوان لە هەمان کاتدا دەڵێن ئێمە نامانەوێت ململانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست فراوان ببێت و ئێمە بکەوێنە شەڕێکی ڕاستەوخۆ لەگەڵ ئێرانەوە و ئاگری من بلانی کە تەواوی ناوچەکە بگرێتەوە دەرەنجامی زۆر خراپی هەبێت بۆ خەڵکی لوبنان، بۆ ئیسرائیل، بۆ تەواوی ناوچەکە. من گوێم لەو قسانە بووە پێشتر ئەوە بیستومەوە. من هاوڕاشم لەگەڵ قسەکانی تۆ بەوەی کە وەڵامی حوسیەکانیش لە هەمان کاتدا بابەتێکی دیکەیە بۆ گۆڕینی سیاست لەگەڵ ئەواندا. ئەمە تەنانەت وەڵامیان بۆ سەر حوسیەکانیش بەو شێوەیە نەبووە، بەڵکو پێویست بۆ وەڵامێکی بە شێوازێکی دیکە بوو. ئەو وەڵامەی کە ئەوان هەبووە تەنیا ئەوە بووە کە سەدا بیستی توانای حوسیەکانیان کەم کردوتەوە لەو پرچەکردنەی کە بۆیان دەکرێت. تەنیا سەدا بیستیان پێگەشتم. پێم وایە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پێویستە بە شێوازێکی دیکەی تونتر وەڵامی ئەو هێرشانە بداتەوە و توانای حوسیەکانیش لە ناوەکە کەمتر بکاتەوە. دڵنیا بنەوە لەوەی بە گورزێکی تند ڕێگری لە حوسیەکان بکەن بۆ ئەوەی ململانەکانی دەریای سوور بەرەو ئاقارێکی دیکە نەچون و ئەو ئاماژەیە بە هەموو لایەک بدات. هەر کەسێک لە ئێران نزیک بێتەوە پێویستە ئاگدار و وریا بێت و لەوەی کەمیلیشەکانی سەر بە ئێران چاوەڕێی وەڵامێکی زۆر باش ئەمریکا بکەن. بەڵێ دکتۆر پێچانوانی ئەوەی کە زۆر جار هێرشەکانی ئەمریکا بۆ سەر گروپە چەکدارەکان سنووردار بوون و لەگەڵ ئەوەشدا بەردەوام بەرپرسانی باڵای ئەمریکاڵێن نامانێ بکەوینە شەڕ لەگەڵ ئێران. ئەم شێوازی سیاستکردنی ئەمریکا ئەمە وای نەکردووە گروپە چەکدارەکان دەستکراوەتر بن لە هەر شوێنە بیانە هێرشکەنە سەر ئەمریکا. سەبارەت بەم بابەتە خاڵێک ئێمە پێویستە ببینین و چاوەڕێ بکەین کە چی ڕوودەدات، چونکە من بڕوام وان نییە کە ئەمریکا بژاردەیەکی ئەوەندە زۆری لە بەردەستدا بۆ وەڵامی ئەو گروپانە بداتەوە. لە ئەوان کاتدا لەگەڵ ئەوەش دەم کە دەبینم بژاردەیەکی زۆری هێرش هەن لەسەر شێوازی وەڵامدانەوەی هێرشەکان بۆ وەڵامی ئەو هێرشە بدەنەوە کە دوو ڕۆژ پێش ئێستا کرایە سەر هێزەکانیان. بەڵام زارێکی دیکەم منەوە دووپات دەکەم بۆ هەڵبژاردن لە پێش ئەمریکا. سەرۆک بایدن نایەوێت کە وا دەری بخات کە باجی سیاسی لە ناوچەکە بدات لە بەرامبەر ئەو بڕیارەی کە خەریکە دەری بکات و زیان بە ئیدارەکەی بگەێنێت. من لەوە هاوڕان نیم کە سیاسەتێکی پێچەوانە بەکاربینە. پێم وایە توندی و تند ئاژووی زمانێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێگەیشتووە و زمانێکە دەکرێت بەکار بهێنرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆیە من بڕوام وایە تاکو وەڵامەکە تونتر بێت پێویستە پەیامێکی زۆر ڕوونیشی لەگەڵدا بێت بۆ ئێران و
گروپەکانی سەر بە ئێران بۆ ئەوەی ئەم هێرشانە بۆ سەر بنکەکانی ئەمریکا بۆ سێن ئەگەرنا ڕوبەڕووی وەڵامی زۆر قورس دەبنەوە و بازی قورسی دەبێت لە هەمان کاتدا ئەگەرچی هەڵبژاردن لە پێش بایدنە و ترەمپ بەوە ناسراوە کە سیاسەتی چی پێچەوانەی هەیە لەگەڵ ئێراندا ڕەنگە ئەو بە هەمان شێوە ئیدارەکەی وەڵامێکی تونتریە بەڵام بەگشتی بەڵێ دکتۆر ساشا تۆپڕاک جێگری سەرۆکی جێبەجەکاری تۆڕی سەرکردایەتی ترانس ئاتلانتیک لە واشنگتن لەگەڵماندا بووی. سپاس.